بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون. بسم الله الرحمن الرحيم. ربي يسر وأعن ووفق يا كريم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين نبينا وسيدنا وقرة عيننا محمد وعلى آله وأصحابه وأتباعه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. قشتنا أويكوا كعبي كوري أسد سي بيشنيار أخات بردسي قومكي خوي بيشنياري يكم با مسلمان ببين چونکە بۆتان دەرکەوتۆ محەممەد حەقا پێشنیاری دووەم با ژن و مناڵک و ژین و شەڕێک بۆ مردن کە ئیتر مردنە لەوە زیاتر ڕێگای ترمان لە بەردەست نەماوە شەڕ لەگەڵ محەممەداکەین عەلەیهی سەڵات وەسەلام. هەنگاوی سێم وتی ئەگەرچی شەممەشە شەو بوو قسەی لەگەڵکردن وتی شەممەشە بەڵام فرسەتە لە پڕێکە هێرشەکەینە سەریان و ئێستا ئەوان لە ئێمە دڵنیان کە هێرش ناکەین، ئێمەش لە پڕێکە هێرشکەینە سەریان و مێدی دۆڕاندنیان زۆرە. ئەوان ژوتیان شەممەیە و هیچ شتێک لە شەممە ناکەین و چونکە ئێمە لە شەممە ڕێگریمان لێکراوە، چونکە دینی یەهود شەممە ئەوەی کە بەسەریان ناتووە بۆیە مەقێتی ئەو شتاکەن لە ڕۆژی شەممە. جزاک الله. گوتیان ئەوەش ناکەین. پاشان لە حەدیثی صحیحە نەک لە سیرە لە بوخاری و غەیرە ئەو بینیم ئەڵێ ئەم بەنو قوڕەیضا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات ڕازیە بن پێغەمبەری خوا حوکم کا لە سەریان، بەڵام لە سیرە و لە هەنی حەدیثی ترە مەکە ئەمە معروف و مەشهورە و تویانە بە حوکمی سەعدی کوڕی موعاذ ڕازیە بین. وتیشمان سەعدی کوڕی موعاذ چی خۆیانە؟ هاوپەیمانیانە. طبعا ئەمە هەم دڵی یەهود خۆش هەم دڵی یەهودی خۆش کرد هەم دڵی هاوپەیمانەکانی خۆشیان، چونکە چۆن بۆ عەبدوڵڵای کوڕی ئوبەی کوڕی سەلول شەفاعەتی کرد بۆ قەومەکەی خۆی، ئێستا ئەمیش حوکمدا بێشک بێگومان حسابکردنە وێ سیاسەتێکی حەکیمانە و دووربینانی تیا بوو بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەویش زامدار بوو پێغەمبەری خوا فەرمی سەعدی کوڕی موعاذم بۆ بێنن. سەعدی کوڕی موعاذ لە ناو مزگەوتە خێمەیەکیان بۆ هەڵدا بوو تەداویتی ئەکرا، وتمان لێرەوە لە دەسی ئەگەر لە بیرتان مابێ دەرسی پێشوتمان بریندار بوو، خوێنی زۆر لە چوو نەزیف بوو، تووشی خوێن بەربوون هات، وەفاتی کرد دوجار وەکو باسیەکەی. المهم ئەشنە ژێرباڵی و ئەهێنە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاتێ نزیکە بێت و ڕەسوولی خوا فەرمێ قوموا إلى سيدكم قوموا إلى سيدكم، هەستن بۆ بەرپای گەورەکەتان. ئەمیش بەڵگەی لەسەرەوەی کە هەستان لە بەرپا حەرام نییە، بالئەخەص ئەگەر ئیلا بێ قوموا إلى سيدكم ئینسان بڕواتە بدەمی وایە بڕواتە پێشوازیەوە و بەڵام کەسێک پێی خۆش بێ خەڵک لە بەردەمی هەستی ئەوەیان ڕێگری لێکراوە. عەلا کولین دانیشتو لە سیرە هاتووە فەرمی بەڵێنی وەرگرتووە چ لە موسڵمانەکان، چونکە موسڵمانەکان مەترسیان لەسەر دروست بوو، لەسەر پەیمان شکێنی ئەوان خەریک و ڕیشەکێش ببن، خەریک و دەوڵەتەکەیان بپووکێتەوە، خەریک و ژن و مناڵیان بە سەبایە ببرێ بکرێتە دیل، بۆیە وتی ئەبێ بەڵێنم بدەن هەر حوکمێکمدا پێی ڕازی بن. ئەم جا بەجوولەکانیشی وت هەر حوکمێکمدا بێ پێی ڕازی بن، وتیان وعد و بەڵێن پێی ڕازین، ئەوان مەمنونیش بوون. وتی ئەن تقتل مقاتلتهم وأن تسبى ذراريهم، وتی ئەوەیان شەڕکەرە بکوژرێ ژن و مناڵیشیان بکرێنە کۆیلە و بکرێنە دیل. پێغەمبەری خوا فەرمی لقد حكمت فيهم بحكم الله من فوق 7 سماوات، بحكم خوا حكمت كل سريان لسري حوت طبقة أسمانه كانوا باش استا چیرۆکی بەنی قوڕێڵە کۆتایی پێهات. ئەمە بۆ وێناکردنی بەنی چیرۆکەکە بوو. ئێستا بینە سەر ناوی بنین الموضوعية في تحليل قتل مقاتلة بني قريظة، بين ببابتيانا أكاديميانا بإنصافانا وەکو چۆن ئەکادیمیەک لە شتێک ئەڕوانی ئاوها بڕوانین لەم ڕووداوە خوێنەوەی بۆکەین بە حەول و قووەتی خوا تەبارەکە وتەعالە. مێژوو لە چەند عنسوڕێک پێک هاتووە،
توخمی مرۆڤ لەگەڵ توخمی شوێن لەگەڵ توخمی کات و ڕووداوەکە هەر ڕووداوێک ئەیبەیتۆ بۆ ئەو ساتەی ڕووداوەکە تیای ڕووداوە وەکو باسم کرد لە خزمەتتانە ناڕۆی وەکو هەنێک صلاح الدینی ئەیوبی دەهێنێتەوە زوونی ئەکاتوە لە 600ەکانە لەم زەمانە ئەیهێنێ ئەو لەو کاتە مردووە تێ لەم سەردەمە زوونی ئەکاتەوە محکەمەیەکی بۆ ئەگێڕێ باشە لە مادەی ئەوەنەی دەستوری مافی مرۆڤی نەتەوە یەکگورتوەکانەوە دەڵێت تۆ چۆن لەو سەردەمەوات کردووە کورە دانیشە تۆ بەپێی یاساکانی و سەردەمی خۆی مەحاسەبەی لەگەڵ بکە ئەمن بینیومە بەخوا لەو کەناڵە کوردیانە خەڵکم بینی وەکو خزمەتم کردن فەشەلی هاوردە لە بوارەکەی خۆیە تێت قسە لەبارەی مێژووەکە ئەڵێ صلاح الدین بێ دادگایی بکرێ جا بۆیە کاتێک سەیری کۆی ڕووداوەکەتان کرد چۆن ڕوویدا ئێستا کۆمەڵێ بابەتی ترتان بە ڕوونەکەمەوە بە حەول و قووەتی خوا لەو بارەوە خاڵێکی تر ئەڵێن لەو سەردەمە ئەگەر بوونە لەم سەردەمە لە بیری هەنێ کەسۆ پێی قورس بێت چۆن ئەبێ بڕیارێکی وا بدرێ لەو سەردەمە هیچ نکوڵێک لەم بڕیارە نییە هیچ نکوڵێک لەم بڕیارە نییە لەوانە ئەگەر تەماشای الدین وتاريخ العنف كان بو هي كارين أرمسترونغ لەوێنە زۆر بە جوانی بۆ دڕوونە بێت و ئەم جۆرە حکومانە لە سەردەمی کۆنە هیچ نوگوڵێکی تێدا نەبووە طبعاً بۆ لەو دوش و نەبێ ئەمە وە کۆنێ گەڵەن دەقەکانی دین دەقی مێژووین بۆ کوڕی سەردەمی خۆین نامێ وا بڵێم ئاگاتان لەوە بێ بەس ئەمەوێ بڵێم کاتێک تۆ کە وەکو من مسلمانێکم و قەنەعەتێکم هەیە واز لەوە بێنە بەڵام تۆ ئەو شتە لە ڕوودا و لە سەردەمی خۆی هیچ نوگوڵێکی تێدا نەبووە کەس نەبووە لەو سەردەم بڵێ والله محمد کارەکەت کارێکی هەڵەیە هاوپەیمانەکانی خۆیان حکمیان داوە وەکو بە حەول و قووەتی خۆی زیاتر و ڕوونتر ڕوونی دەکەم هەروها لە کتابی تاریخ أورشليم فراس سواح هەروها لە تاريخ اليهود السياسي علي عبد فتوني هەروها تاريخ اليهودي القديم المهم لچەندین کتێبی ترا خاڵێکی تر ئەمە سابقەیەک نەبوو شتێک نەبوو یەکەمین جار بە مسلمانان بڕیاری وا بدەن و لەو پێش لە مێژۆشتی وا نەبوو بێگەرەکمەوە بڵێم ناوەڵڵا ئەوەندە بڕیاری وا دراوە بەڵام ئەمەی مسلمانەکان لە عەدالەتترین و باشترین بڕیارەکان بوو لە کۆمەڵی ڕوانگەوە ڕوانگەیەک لەوانە ژنی نەکوشت ڕوانگەیەک لەوانە منداڵی نەکوشت ڕوانگەیەک لەوانە مقاتەلە ئاسەی قسەکەی ئەمە نەسەکەیەتی لە بوخاری و غەیرەوە ئەن تقتل مقاتلتهم أن تقتل أو مقاتلتهم أن تقتل مقاتلتهم مقاتلەکانیان ئەوەی شەڕکەرە جەنگاوەرە شەڕڤانە ئەوانەیان نەکوژرێن ئەوەی جەنگاوەر و شەڕڤان نییە ئەویان ناکوژرێ چی ئیشکالێک هەیە ئەگەر کەسێک شەڕت لەگەڵ کە بەڵکو هەوڵی ڕیشەکێشت بدا لە شەڕە ئەوەی لە شەڕ بێ عەسکەری بێ زەڕە گومانی لە قسەکەم نییە ئەوەی شەڕی کرد بێ لە عەسکەری بوو بێ عەسکەری شارەزا بێ زەڕە گومانی لە قسەکەم نییە هیچ قسەیەکی تیان نییە کە ئەکوژرێ هیچ قسەیەکی تیان نییە کە ئەکوژرێ هەروەها ئەمە بریتێ لە الخیانەة العوظمى ئەمەی بەنی قوڕەیضە لە زانستی شەڕە و لەم سەردەمە لە یاساکانە لە دەستوورەکانە پێوتری الخیانەة العوظمى ناپاکی هەرە گەورە ناپاکی هەرە گەورەش ئێستا لەم سەر ئەرزە وڵاتێک شکناوە ئەمری عیدامی بەسەرا نەدا بەوەشی کە ئەمری عیدامی تێدا نییە ئەمری عیدام ئەمری لە سێدارەدان کوشتنی تیان نییە هەر هەمووی خیانەتکردن ئیلا کوشتنە هەر لە ماوە خۆم خوێنمەوە لە هەواڵەکانە لە ئەمریکا فڕۆکەوانێکی چینی کە بە ڕەگەزنامەی ئەمریکی هەیە فڕۆکەوانێکی ئەمریکیە بەڵام بە ئەسڵ چینیە لەسەری ساغ بۆتەوە یا خەریکن دادگای ئەکرێ و خەریکە لەسەری ساغە بێتەوە سیخوڕی کردوێ بۆ چین بەپێی یاساڕێک لە سێدارە درێ کوژن باشە کە دوایی تێمە سەر باسی عەدەدەکەی ئینشاءڵڵا کە باسی عەدەدەکە ئەکەین چی ئیشکالێکیە ئەوتری قەینە ژمارەکەیان زۆر و چۆنە بێت 400 کەس هەمووی بکوژرێ ئەڵێن ئەگەر بێت و کەسێک مناڵێک بێنێ ئیغتیسابی کە ئەگەر یەک کەس بێ بێ عقوبەی بدەی یان ئەگەر دە کەس هەر دەیان بچنە لای مناڵەکە فەرقەکە حکمەکە بڵێ ئەوەی خۆی تەنیا بوو ئەمەیان عیدامەکەین بۆ نمونە ئەمەیان 20 ساڵ سجنەکەین بەس ئەمەیان دە کەس بوونە برا دە کەس زۆرە خۆ ناگرێت دە کەس بکەینە سجن و ئەمە چ قسەیەک مادام خیانەت لە ئارابێ نابێ ئاوڕ بۆ ژمارە بدەینەوە ینی
هەر کەسێ خیانەت بکە خیانەتکارە یعنی داعشەکانی مصڵ وەکوتمان نمونەمان هێناوە المثل يضرب ولا يقاس عليه بەول من داعشەکان لە مووسڵە چیان پێ نەکرا چۆن لە ناوبران ژمارەیان چەندێک وەکو خزمەتم کردن مووسڵ تا ساڵێ ئەو قسەی منی قسەی ڕاگەیەندەکانە هی کوردیوی ئەوروپیەکانیش تا مانگێ بۆنی لاشەکان هاتووە لە ناو شارە تا ساڵێ تا 1 ساڵ ئەو نە خەڵکی تیا کوژراوە ئیدی باشە بەخوا دەقاتی ئەوە نەبوو کە وەکو دوای باسیەکەی ئینشاءالله تعالی لە ڕوایەتەکەی ابن زەنجەوی فەرمێ 40 کەس بوون 40 کەس هەروەها خاڵێکی تری زۆر گرنگ کە ئەم جۆرە خوێندنەوانە بەڕاستی زۆر گرنگە و دایما ئەم خوێندنەوانە لە کەسی خوێنەوار کەسی ڕۆشنبیر کەسی تێگەشتوو ئەو جۆرە خوێنەوانە ئەخوێنیتەوە نەک ئەو کەسانی کە بە بەغا و تووتین دووش لێر و لەوێ دەبیسن و دەیگەڕنەوە ئەوشەوەتانێ کۆمەڵگای ئەو سەردەمە هەموو تاکەکانیان عەسکەری بوون بە زبانی ئەمڕۆ پێڵێن مەدەنی و سەربازی ئەوسا مەدەنی و سەربازی نەبووە یعنی مناڵ هەرەونە عمری مناڵی تێپەڕان ئیتر بۆتە جەنگاوەر چەکی بەدەستەوە بۆ شەڕی کردووە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە حوکمەکەی سەعد ڕازی بوو کە فەرمی موقاتەلەکان یعنی ئەوەی گەشتە تەمەنی باڵغ بوون و بوو ئەوە ئەشیا چەک بگرێتە دەستەوە و شەڕی پێ بکە یعنی بوو منە عەبدوڵای کوڕی عومەر تەمەنی 14 ساڵ بۆ ڕەسوولی خوا عەلەیهی سەڵات وەسەلام ڕێگەی نەداوە بچێ بۆ شەڕ حەدیثەکە حەدیث صحیحە یعنی تۆ بوونە 15 ساڵیش دابنەی یا 18 ساڵیش دابنەی یا هەر باڵغ بوون دابنەی ئیشکالمان نییە گرنگەوەتانێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مناڵی نەکوشتووە ژنیشی نەکوشتووە بە کۆدەنگی هەموو مێژونووسان کەسم نەبینێ لەمە خیلاف بکە الحەمد لله رب العالمین ئەمیش خاڵی زۆر گرنگە هەروەها سەرباری ئەوە هەنێکیشی عەفوو کرد هەنێک لە سەحاباتن شەفاعەتیان کرد بۆ هەنێک لە کافرەکان یەکێکیان وتی من شەفاعەتیشم بۆ بکەی قبوڵی ناکەم حەزەکەم لەگەڵ قەومەکەمە بمرم ئەو ببردیان و حوکمەکەیان لەسەر جێبەجێ کرد هەشیان بۆ حوکمەکەی قبول کرد و لێی خۆش بوو هەشیان بوون منە دوای باسێکەکەی ئینشاء الله تعالی بم غەدر و خیانەتە ڕازی نەبوو وتی من ڕازی نیم بەم غەدرە ئەو بۆ ڕەسوولی خوا فەرمی فڵان کەس نجاه وفاؤه بوعده وفاكي بوعدي خوي نجاتي ده خيانتي نكرت وفاكي نجاتي ده وهروها ئەوەی جێی ئاماژە پێکردن بێ باسمان کردکەوە کعبی قوڕەضی پرس و ڕاوێژەکە کەواتە ئەگەر کەسێکیان شتێکی پێکرا بێ کعبی کوڕی ئەسەد وانە بوو ڕاوێژی بەهەر هەموویان کرد هەموویان بڕێرە نەدا ئەبێ ڕوبەڕووی ئەو مەسیرە ببنەوە بڵێ کەواتە ئەبێ هەموویشان تەحەمولی ئەو بڕیارە بکەن کە بەسەریانە ئەدرێ هەروەها ئەگەر کەسێک گوتی باشە وەکو هەنێکیان بوون نەخوێنمەوە ئەڵێ باشە بۆ نەکرا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەفویان کە بۆ ئەمەی لەسەر جێبەجێکردن ئێمە خزمەتمان کردن کەوا پێشتر بەنو قەینوقاع و بەنو نەضیر خیانەتیان کرد بۆ ڕەسوولی خوا وای لێ نەکردن نەیانی کوشت فقط دووریانی خستووە ئەذریعات و خەیبەر و کۆمەڵە شوێن دەوروبەری مەدینە دووریانی خستووە کەچی ئەم بەزمەی بەسەر مەدینە هات کێ هێنای وتمان جەماعەتی خەیبەر و جەماعەتی بەنو نەضیر بوون وانە بوو ئەوە پێشتر تاوانیان کرد بوو عقوبەت درابوون عقوبەکەیان دوورخستنەوە بوو کەچی هێشتا وا دەکەنە کەواتە ئەمان ئەگەر دوور بخرێنەوە ئەم جارە مەدینە لە ناڕەحەتی دەرچوو ئەم جارەکە هەر تەواو دەرچوونی نامێنێت هەروەها دەرکەوت ئەم لێخۆشبوونانە سوودی نییە ئەمانە بە لێخۆشبوون عاقڵ نابن بۆی ڕەسوولی خوا بڕیاری دا ئیتر لێخۆشبوون لا بدا هەروەها تۆ تەسەوور کە یعنی هەنی ڕۆیادە فەرمێ 40 هەنێ فەرمێ 400 دوای باسەکەم ژاڵەنی کە فەرمێ 600 700 800 ئەڵێ ئەگەر کەسێ بیوتایە زۆر نەیوت 800 کەسێ بیوتایە کەم نەیوت 700 کەسن وەکو ڕێوەتەکەی ابن هیشام ابن زەجەوی فەرمێ 40 کەس بوون لە ترمذی فەرمێ نزیک 400 کەس بوون المهم ئەم ژمارە لەکوێ دابنرێت یعنی چیان لێ بکرێ بوون منە ینی تۆڵێ بە ئەم بوون بیان کرێ بیانی کرێتە کۆی لە نانی کوشتایە باشە 400 خائین لە ناو شاری مەدینە بڵاویان پێ بکەیت و بیان کەیتە کۆیلە
ئەی چ زمانێکی بەیانی پەنێتر نادەن بەسەر شارەکەیە. هیچ زمانێک نییە، هیچ زمانێک نییە. و هەروەها خاڵێکی تری گرنگ ئاماژەی پێ بکەم، باسمان کردوتمان ئەسڵەن چیان کردووە؟ دەستورەکەیان دڕان، وتیان ئێمە پەیماننامە نییە لە بین ئێمە محەممەدە. هەروەها ئەم پرسیارم زۆر لا گرنگە، دابنن پلانەکەیان سەری کرد، قوڕیز لە پشتەوە، بەنی قوڕیظە لە پشتەوە، قوڕیش و هەوازن و غەتەفان و فەزارە و ئەحزابەکانی تر هاتنە ناو شاری مەدینەوە، لەگەڵ منە بیرکەن و تەسەوڕکەن چی ڕوویەدا. وەڵاهی بەسەم بیرکردنەوە وا ئەزانم جوابی هەموو شوبهەکەداتەوە. چی ڕوویەدا و کاتە؟ گوڵی عەسکەریانە بردویان، گوڵی ڕێز و سوپاسیان پێدان، چیانە کرد پێیان؟ هەموویانە سەرە بڕی، ژن و ماڵەکانشان بە دیل و بە کۆی لابردی، لەو زیاتر چیانە کرد؟ ئەگەر ئەمان ڕەحمیانەکەن و بەزەیان پێیان دێتەوە ئەڕۆن شەڕکەرەکانیان ئەکوژنەوە، بەخوا ئەوان هەموویان نەکوشتن. ئەو ژنانەشی جوان بایە بۆ دیل ئەیان بەرباقیتیشان ئەوانیشیان نەکوشت. هەرواشیان کرد کاتێک لە شەڕی فەلەستینە، کاتێک لە باسم کرد بۆتان داگیریەکەن گاورەکان، پیاوی پیر و ژنی پیر و هەموویان ئەکوژن، گەنجەکانیان ئەنێرن بۆ یۆنان، لە مەنتەقەی یۆنان و تورکیای ئێستا ئیستانبول و ئەو ناوە هەڵەمشن لێ نەبیان فرۆشن. یعنی بهێنە بەرچاوی خۆت، ئەگەر پلانەکە سەرکەوتوو وایە چی ڕووی ئەدا ئەوەم پێ بڵێ. ئەی باشە بۆچی ئەوان وا بە مەدینە بکەن حەڵاڵە؟ ئەی بۆ خەڵکی مەدینەوە بۆ بۆنکن حرامە. لە کاتێکە بریتە الرد بالمثل، وەڵام دانەوە بە هاوشێوە چی شکالێکی تێدایە؟ ئەو هەموو حقدە ئەوان هەیەە. پاشان ئەتوانم بڵێم یان ئەکرێ بوترێ لە دادگەرترین دادگایەکانی سەر ئەرز دادگایی بەنی قوڕیظە بووە لەبەر ئەم خاڵانەی خوارەوە. یەکەم مجرمێکی هاوڵاتی خۆت یا هاوپەیمانی خۆت، مجرمێکی حرب، مجرمی حرب جیاوازە. خۆی دوژمنەکە، خۆی کە دوژمنتە، خۆی دێ چ دەکا؟ حاکمەکەی خۆی، قازەکەی خۆی، دادوەرەکەی خۆی دیاریەکە. شتی وا بۆ لە تاریخە. کێ حاکمەکەی خۆی دیاری کرد؟ کێ قازەکەی خۆی دیاری کرد؟ پێغمبەر خوا دیاری کرد عەلەیهی سەڵات وسەلام؟ یعنی کێ قازەکەی بۆیان دیاری کرد؟ خۆیان دیاریان کرد یا بەنو قوڕیظە بۆ خۆیان دیاریان کرد؟ بەنو قوڕیظە خۆیان دیاریان کرد، وتیان بە کەعبی بە سەعدی کوڕی معاذ قەزاوت کە لە بینمانە. هەروەها خاڵێکی تری گرنگ بە حکمی تەورات حکمی کردو لە نێوانیانە. ئەگەر سەرنج بدەن لە سفری هۆشع هاتەوە لە تەوراتە، لە عهدی قدیم، عهدی قدیم یعنی تەورات، عهدی جدید یعنی ئینجیل، لە ئاەتی 13 بۆ 16 ئەڵێ سزای سامیڕە بەچی ئەدرێتەوە؟ هەر هەمویان تەفروت و ناکرێن، بالسەیفی یەسقوطون، بە شمشێر هەمویان لەناوە برێن، تحطم ئەطفالهم، مناڵەکانیان ئەکوژرێن، والحوامل تشق، ئەوەشی حاملێ زگیە دڕن. فالآن اقتلوا كل ذكر من الأطفال، ئەمە نەسەکەی بۆتان ئەخوێنمەوە. جا ئێستا هەرچی مناڵێک نێرینێ بیکوژن. وكل امرأة عرفت رجلا بمضاجعة، يعني هەر ئافرەتێک شووی کردبوو ئەوش بکوژن. ئەمە بریتێ لە نەسی تەورات، بەخوا خۆم لە تەورات و دەرمێنەوە ومەسئولم لە ئەو حرفێکی ئەگەر سەهوێکی تێدا بێ. والله أعلم. طبعا دقی تریشەیە غیراوە، کەواتە ئێستا بە قانونی خۆیان، بە دادوەرێک خۆیان هەڵیان بژاردووە، حکمیان لەسەر ئەدرێ. تخوا پێم بڵێ زوڵمی ئەمە چییە؟ زوڵمی ئەمە چییە؟ بە کتابەکەی خۆیان حکمی لەسەر داون. هەروەها لەو کەسانە ئەپرسین باشە خێرە هەمیشە ئێوە لە دوژمنەکانی محەممەد دڵتان ئێشێ بۆیان، ئەی دڵتان بۆ محەممەد و بۆ مەدینە نائێشێ موامەرەیەکیان لە دژیان گێڕە. پاشان کێ لە دنیا لە تاوانی وا خۆشە بێ؟ جا بۆی نمونەیەکتان بۆ هێنمەوە، جارێکی تریش پرسیارم لێکرا لە مەجلیسێکە هێنامەوە، زۆربەی ئامادەبووان
بقناعتهم اللي سكان بجيهشت أو كاتجهر شر داعش باشتر تصوري نكرت أجر شي دوسي صالح طوابو وأذان مشتا أكري جوان تصوري بكنوا وأبوتيش ما نمونا المثل يضرب ولا يقاس بهنا برشاوي خوتان بهنا برشاوي خوتان سر مدينة بكنا هولير داعش هاتوتا كناري هولير بني قريظة لمسروا لقل داعش دسي أنت يخل كردوان داعش بيرنا ناو هوليروا أم بوين مني هولير مناو شو كداعش هاتنا نزيق مخمور بنو هاتن بيرنا ناو هوليروا باشنية ولبروي باي تختي هريمي كردستانا زيادة تصوري وزعك دكن باش أم بني قريظة دستي يخل كان لقل داعش خريك بهن الناو خلقي كرسان برسيانا أوتان عمريكية بينا وتكاني لبيل بك خلقنان وآويان أبو شحالكي تنيان أبو حاليان تنيان نيا آويان نيا خلق لنفسي خوي أترسي لجنو منالي خوي أترسي أم بني قريظيش لبشتو دسيان تيكال كردو لقل داعشا قري كان بيان أنه هيرمي كرسانوا بلا نكشيان سرقري كومالكيش لبنو قريظين بلو هولير كومال لخلقي هوليري جاكوجن يعني هني آفرتيش ببن ومن ورود داون بني جرانوكا خشكي حمزة رضي الله عنها ايكك ليهوديا كان كوشكاتي ديبو خلقي مدينه وبهنيك لافرته كان بيان يعني هنيك لبني قرظه دين بو خلقي هولير قال كان بلا مارياندن وهنيك لافرته هولير كان روبرويان ابنو ليانا كوجن تامر هذاش اروى بحر شلون يقبو خوي بورتغال خلقي هريمي كردستان وهوليري نجاده لدز داعش دوايا وشي كاين شين تياري هلا دين بري يقول خينا خوارو والله بني قرد كالي شاكتان كرد يا شي ام بيدكين هي طبعا طوبه خينا خوارو لنعمل ديك كمان خيانتين اللي ما كردو شي ام بيكري لهر يا سايكي امسر ارزا هر يا سايكي امسر ارزا اما عقوبك يعني اما عقوبك يعني هيج كسي خلافي لم قصنيه كردم الا ما قال كسي مكابر بيوت ماني ما اكاديمي انا لسر الموضوع اقصاكي علمي انا منصف انا قصيده سلكي هروها هني برسيارة كينو لغل منابن وكو درسي بيشوش خزمتهم كردن هر شو بهيكم ولام داوا قمان لضلي كسيكتان الماوا لسري با برسيار بكا أسايا أقل لسر أو شو بهيك ولام دمو قماني هل لضل منتو با بل إمام مصفلان قمان الماوا هني برسيارتان ليكم ولام مدنوا آية استقنعتان كر خيانتيان كردو يعني كردوا بقصي خوش يعني كردو يعني كردوا كردو يعني لقل منابن آية ايو موافقي منن كيكسر كجران يان دواي دادگای کردن و محکمه و قاضی بین اوسا کجران کامیان دواي محکمه و دادگا دابستن باشا ايو موافقي منن خويان حاكمكي خويان ودا قاضيكي خويان هالبجارديانا خويان قاضي خويان هالبجارد ايا موافقي منن كبكتابكي خويان حكمي على سردرايانا بكتابكي خويان حكمي على سردرا ايا موافقي منن يكجن يانا كجرا اللهم يكجن يانا يكوت بيرم كجرا اويش لبروي بردي خست خوارو بر كسي كود لمسلمان كان كشتي الين لبري اوي كسي كشتوا وكو قصاص بيغمري خويا عفرت يعني كشتوا وكو طول سنه قصاص خد هذا قصاص القرآن كسي بكو جيل بلامبري اكو جريتوا كاتب بيغمري خويا صلى الله عليه وسلم يك عفرتي جولكين كشتوا امش موافقي منن باشا موافقي منن بيغمري خويا صلى الله عليه وسلم يك منالي بسكولين كشتوا والله مجواني اسلام تخوا دين لمجوان ترتان بينيوا سرشنا دا بني قريظة لبريوين عشريني ببودين سيك بو جواني بو إسلام أما إسلام أو تاني أو ما والله لقل نيركاني خويا كهولي رشا كيش كردن يدن عدالك بهنا برشاي خود أو لرشا دريكي أو قوتيان كرد ولا رشكا دريكن دارك خوي قرد يستتيب منه عمام الله لقل أو أنا كهولي رشا كيش كردن يانا دا آية موافقين منن كتنها أواناني كوش كشر كربون موافق مني أنا أواني جر نقولي لوناكن كواتا أمينيتو أو حكمي لسري عندراوة حكمك عادلانية حكمك عادلانية أو إيش بمرون كردنوا لهمو ياسا كاني سر أرزا خيانة كردن خيانتي قورا حكمي كشتني هي بلام دراسية من هل أوندم ننوسيو براسي هر زور زياتر منوسيوا قصي زياتر منوسيوا بس با أستكم يتر أوند بس بي أجر بس نتا قصبكم زياتر أجريش بس بابز بيت مش مسألة شو بهي بلا بني إسلام باش مشير زياتر بالله ما بس أبرم
لو يعني كسيك يعني بيت كويلي في غمري خو أفرتي كان أباو بن أوانش من بلاي شوت لاي درو دلسي والريحاني أصل أساسين يدرو يبرأي براس في غمري خو عليه الصلاة والسلام الريحاني زانم باس الشدكي أو الريحانة دلي في غمري خو عليه الصلاة والسلام بهيش شوازي أويك أو تريد شوت لاي أفرتا كان هذا أو شوا درويا حتى وكو قيامة منها تاوكو خمل عمرابم هل ملحدية حديثك بوم هنا بيغمري خواه صلى الله عليه وسلم لا شرك آفرتك دس كوتبه بي أوي استبرائك يعني استبرائي رحم بكردي أقل استبرائي رحم بيك ما كردي باقبونوي رحم بابلين ببي أوي تشاوري باقبونوي رحمي آفرتك كرد بيت شو لقال آفرتك خوتوه من دياري قدام ملحدك بخوي حتى أوني من لجيانم هر ملحدي حديثك يبوم هنا دياريك بيدم بخوا تا قيامت نك دواي نك تاجياني من حتى قيامتنا يعني بيقول لك شلون اشتوادك بلكو الصحابه كان جنيان كردوا يك صحابه بناني كاري واي كرد بي يك خليفه برزم بناني كاري واي كرد بي اما الايرو ابي مسلمان كاري واكا كم نازم بخوا هيك من بيدني كسي واي كرد بي زكو فرضا قريمان يعني مسلمان كي جواي كرد بي او حجه وبلغنا بيت بسر دينه ولا كتابي كويلاتك زور بالتفصيل زور إن شاء الله بفضل إخوة برجال سرو باس كردوا ك شندين حديثي لسرو هرجيز أفرد بباق بنوا بيونا روات الله باق بنوش بلايكم ومانجي كيبه بلايكم متاو كوتا عادة مانجي تقريبا بيوستا أما بريتيبو لو خالانا با أو أندا بزبي واي برودقال إخلاص من بيبداو ورحمن ليبكا لبيرشتان نروى صحابي زور شهيد به أي خويني وصحابي أنا بوكي بروى لحديث صحيحات ونزيك بالصحابة شهيد به أي خويني باكانا آخر شد كجرنجا بلا مقصي لسلب كان بريتيلا الجماري كجراوة كان بلا كان هيج حديثي صحيح نية بلين وسط كذبون يا هي صد كذبون بس سندك صحيح أو هاتو قصي ميجو نسكانو سيرة ناسكان أجرتو علي لسيري ابن هشام علي وسط مجرم لا ابن زنجوية علي شلدا شلكس أجرتو علي لفلان شوين علي حفصة مجرم لفلان شوين علي شوار سطة بلام هر خوي بين أكاديميان اللي برواني شنا الله أعلم أقل لي برواني بندا أو ندي تماشام كردو ولا تشل بو شوار سطة بوچیش ام جماره کمم هل بجار 400 لبري لسيري ابن هشام اتوا علي ابن اسحاق فرمي ثم استنزلوا فحبسهم رسول الله صلى الله عليه وسلم بالمدينة في دار بنت الحارث امرأة من بني النجار في غمر في دار بنت الحارث امرأة أو امرأة من بني النجار أفري لمالي أفرتيكي خيلي بني النجارة ديلكاني بستوا وديلكاني دانا من برسال لإيوا دكم أقر حفصت كذبا لما ليك جينيتو من برسال دكم بس والله ممدنو إيوا يعني حتى مالي استجبرنا برشاي خوتان ومالي قورج بي حفصت كسيا جيبتو شون اشتوابي انجا لبيرتان نروها لبيرتان نروى أمي أنباسي أكا أمي أنباسي أكا باسي مقاتلة كانك وحفصة كجراون باسي هميانك إيه باشا أجر حفصتيان مقاتلة بمن شن منالو شن جنيان بوا جابزان جماركة شن يبو بي أي شون لما لك جيان بوا بويا والله أعلم جماركين أو ندز زورنا بوا بويا تشل بو أو بسركي خواي جورا عالمة أو بسركي شوارصات كسبون تشل كسبو بو 400 كاس والله مش من داوا أجل كسي بالله باشا 400 كاسيش ألين تاوان ككرا فرق ناقي لبيني كسود وانا يعني ما دام تاوان بي أو تشق برسياري كلمني بكي بالله أو بالله صلى الله عليه وسلم بيغمري خو عليه الصلاة والسلام حوصل شك داري بناردن لبري روبرويان ببنوا بلاوي بيكردن لشوينا كان بلاوي بيكردن أو قلاياني كوا روبروي أو أنا بيتوا وباريزغاري لكردن يعني مالي
باشە برا بەڕێزەکانم بینە سەر شوبهەیەکی تر شوبهەی بڵاوبوونەوەی ئیسلام شوبهەی بڵاوبوونەوەی ئیسلام بە شمشێر ئەم گومانە وەکو گومانی پێشووی زۆر بەربڵاوە دەمی زۆر کەسەکەی تووەڵی ئیسلام بە شمشێر بڵاو بوویەوە طبعا ئێمە ئێستا حالیان دەرسونیوێکمان لە بەردەسایە هەوڵ دەدەین بە یاوەری خوا تەبارەکە و تەعالە ئەوەندەی خوا بۆمانی ئاسان کرد بیگوشێرین و خزمەتانی بکەین هەروەها کورسان بە زەڕی شمشێر مسلمان بووە و چەندین شاری کوردستانی قبری سەحابەی تێدایە ئەمە هەمووی بەڵگەیە لەسەرەوەی کە ئیسلام بە شمشێر بڵاو بۆتەوە بە حەول و قوتی خوا وەڵامی هەمووی ئەدەین و بۆتانیە سەلمێنین یەک سەحابە قبری یەک سەحابە لە کوردستانە نییە نەک بە قسەی مێژوونوسە مسلمانەکان بە قسەی سەرکردە و سەرانی گەورە و خەڵکی عەلمانی ئەهێنینەوە لەسەرەوەی کەوا قبری یەک سەحابە لە کوردستانە نییە ئەوەی پێوتری ئەصحابە سپی و پێوتری عەبابەیلێ و یعنی عوبەیدڵی ئەبو عوبەیدە و ئەوانە هیچی ڕاز نییە قبری یەک سەحابە لە کوردستانە وجودی نییە قبری یەک سەحابە لە کوردستانە وجودی نییە بینە سەر وەڵامدانەوە سەرەتا ئەڵێن ئەم پرسیارە خۆی بۆ خۆی پرسیارێکی هەڵەیە چونکە تۆ کاتی ئەڵێی ئیسلام بە زۆری شمشێر خەڵکی کردووە بە موسڵمان لە ئیسلامە هەر کەسێ ئیسلامەتی خۆی ئاشکرا بکە لە ژێر زەربی شمشێرە پێ ناودرێ مسلمان ببینی فڵان کەس چۆنی وەڵا باشم ئەو بۆ بێتاقەتی وەڵا فڵان کەس شمشێری لەم بەرزۆ کرد فڵان قازی وتی هەتا نەبیتە مسلمان ئەتکوژم ئەگەر نەویتە مسلمان منش بمەتە مسلمان بەس وەڵا بڕوان بە مسلمانەتی نییە بە ئیجماعی عولەما مسلمان نییە بۆی پرسیارەکەت غەڵەتە ئیسلام خەڵکی بە ژێر شمشێر کردە مسلمان باشە ئەمە بە زۆری کردێ مسلمان دوای ئەوە یەکێ دەسی لێگرتووە پەشیمان بێتەوە ئەی بۆ پەشیمان نەبووتەوە هەموو ئیسلام لەم هەموو وڵاتانە بڵاو بوونەتەوە چۆن پەشیمان نەبووتەوە هەروەها ئەوان مەجبورن ئەم شوبهە بڵاوکەنەوە چونکە ئیسلام ئەگەر سەرنج بدەن بە هەموو دنیا بڵاو بۆتەوە بەڕێزەکانم ئەم خاڵە زۆر گرنگە ئیسلام بە هەموو دنیا بڵاو بۆتەوە دارێک لەم سەر ئەرزە نەماوە بای ئیسلام بەلایە نەچوو بێ ماڵێک لەم سەر ئەرزە نەماوە ناوی ئیسلامی بەرگوێ نەکەوت بێ مەگەر ڕەحمی خوا ئەی باشەم ئیسلامە ئەبێ دوو حاڵەتی هەبێت یا ئەبێ بڵێن قووەتێکی زاتی خوای لە پشتەوەیە یا ئەبێ بڵێن ئیسلام بە زەڕبی شمشێر بڵاو بۆتەوە ئەگەر ئەم بانگەشە نەکەن مەجبورن دان بەوە بنێن کە ئیسلام بە عەدالەت بڵاو بۆتەوە بۆیە مەجبورن وا بڵێن بۆیە لەبیرتان نەچێ عەلمانیەکان مەجبورن ئەم شوبە دروستکەن ئەم شوبە دروست نەکەن تووشی ئیشکالێک گەورە دێن بەچی جوابە دەیت تۆ ئیسلام بڵاوە بێتەوە ئێستا حالیان عەلمانیەکان لە مووقفێکی زۆر ناڕەحەتان لە وڵاتێکی وەکو فەرەنسا ساڵانە ئەمە بە ئیحسائیاتی ڕەسمی کە ئەوانەی لە وڵاتە ئەژین ئەڵێن سێقات لەوەتانی ساڵانە 3600 کەس ئەبنە مسلمان 3600 کەس ئەبنە مسلمان باشە 3600 کەس ئەمانە شمشێرەکەی قەعقاع یا شمشێرەکەی خالدی کوڕی وەلید یا ڕمەکانی ئەبوو عوبەیدە و ئەو ناوانەی کە خۆیان کاتێ ناوی توندی و شمشێر و شەڕ بێنەوە خالدی کوڕی وەلید و قەعقاع و ئەبوو عوبەیدە هێنەوە شمشێری کام لەمانە چوەتە وڵاتانە بۆیە ئێستا عەلمانیەت لە ئیحراج و لە ئەوان بۆیە بیانووی چی هێنەوە بیانووی ئەوە هێنەوە ئەڵێن ئیسلام توندڕەوی تێدایە ئەی باشەوە بڵاوە بێتەوە ئێوە پێشترەتان و ئیسلام بە زەڕبی شمشێر بڵاو بۆتەوە خەیسە شمشێر نهاتێتە وڵاتی ئێوە کێ شمشێری بردوتە فەرەنسا شمشێری هێناوتە ناو وڵاتی ئێمە وەڵام شمشێرمان نەبردوتە ناو وڵاتی فەرەنساوە ئەی باشە بۆ وا دەکات بۆیە ئەمەتانێ پرسیارەکە لێرێ وەڵامی پرسیارەکە لێرێ ئەبێ بڵێ بە زەڕبی شمشێر بڵاو بۆتەوە ئەگەر وانەڵێ ئەبێ بڵێ ئیسلام بە هێزی خوا بڵاو بۆتەوە هەروەها باش بزانن ئینسانێکەوە شوێنی حەق نەکەوێت چی بەڵگە و دەلیلێکی پێ بدە سوودی بۆ نییە پەروەردگار فەرمێ وەلئین ئەتەیتە الذین ئوتوا الکتاب بكل آية ما تبعوا قبلتك بەخوا ئاەتی دنیایان بۆ بێنی شوێن پێت هەڵناگرن ئەگەر بڕیاریان دابێ شوێن پێت هەڵناگرن بەڵگە و دەلیل سوودی نییە بۆیان هەروەها ئەبێت ئاگامان لە خاڵێکی ورد بێ لە مەسەلەی ئیسلام بە زەڕبی شمشێر بڵاو بۆتەوە نابێت لە بەرامبەرە بڵێین ئیسلام
بەزەربی شمشێر بڵاو نەبووتەوە یا بڵین بەڵێ ئیسلام بەزەربی شمشێر بڵاو بووتەوە ئەمە وەکو تەڵەوایە بێ مەقەیەتی بن ئەمە معنایەکی تایە ڕوحی جیهاد لە دڵی مسلمان بکوژێ ئەمما کەسێک بڵێ ئیسلام تەنها بە زەربی شمشێر بڵاو بووتەوە یا بە زەربی شمشێر ماوەتەوە ئەڵێن درۆیە ئەمما شوێنانێک هەبووە ئیسلام بوو ئەوەی دەسەڵاتی خۆی بسەپێنێ و بڕواتە ناو شارێکەوە پێویستی کورە هێز بەکاربێنێ هاتووە داعوو بانگەوازێکمان پێ تێنە ڕێگەتان پێ نادەین هێزی بەکار هێناوە بۆی بڕوا داعوو بانگەوازی خۆی بڵاو کاتەوە ئەمما بۆ معنایی شمشێرەکەی بگرێ ئەبنە مسلمان باشە نابنە مسلمانێکی نزیکتانە ئەمە لە درۆیەک نەبێ شتیوا لە مێژووی ئیسلامە نادۆزیەوە لە هەموو مێژووی ئیسلامە شتیوا نادۆزیەوە قەت مسلمانان نەچونەتە سەر سنووری وڵاتێک شارێک دێیەک هەدەی ئەبنە مسلمان باشە نابنە مسلمان لەدەی ملتانەوە لێ بکەنە با لێ دێن و سەرتان بڕین ئەمە تەنها لە میشکی ڕۆژهەڵات ناسەکانەیە ڕۆژهەڵات ناس براکانم ئەوانن کە شارەزای بواری ڕۆژهەڵاتن کەسێک وای زانی بوو علمانیش هەن لە خۆیوە وای زانی خۆی زۆر و عاقڵە زانی ملحیدە وتی مامۆسا بۆچی و ملحیدەکان ئەڵە ڕۆژهەڵات ناس ڕۆژهەڵات ناس ئەوانن کە ئەو ئەوروپیە و ڕۆژ ئاوایانن کەوا شارەزای بوار و شتەکانی کولتور و سەقافەت و ئاین و ئەوانی ڕۆژهەڵاتن پێیان وتر ڕۆژهەڵات ناسەکان یعنی شارەزای شؤون و ئوموری ڕۆژهەڵاتن ئەو ڕۆژهەڵاتن و برزیل لە ڕۆژهەڵات ناس نەک ناوێک بێ یان ناتۆرەیەک بێ بۆ ملحید و بۆ عەلمانیەکان جا بۆیە ئیسلام بەو معنە بە زەربی شمشێر بڵاو نەبووتەوە بەڵام هێزیشی بەکار هێناوە کاتێک هاتوونێتە بەردەمی نانوێشتوێ حەقەکەی خۆی بگەینێ و حەقی خۆی پیادە بکە نەک بۆی خەڵک بە زۆر کاتە مسلمان ئەوە بەبێ خلاف لە بینی علەما ئەگەرنا ئیسلام خەڵک ناکوژە لەبەر کوفرەکەی ئیبن تەیمیە ڕەحیمەه الله کتێبێکی خۆزگە بخوێنەوە تەقریراتی زۆر عەجیبی تێدایە لەسەرەوەی کەوە ئیسلام خەڵک لەبەر خاتری ئیسلام کافر ناکوژێ لەبەر خاتری کوفرەکەی ئیسلام کافر ناکوژێ لەبەر خاتری کوفرەکەی بەڵکو لەبەر خاتر شەڕەکەی هەر کافرێ محارب بێ شەڕکە ئەوسا شەڕی لەگەڵەکەی کافرێک محارب نەبێ شەڕی لەگەڵ ناکەی کافرێک محارب بێ شەڕی لەگەڵا ناکەی و هەروەها ئەڵێن بوونی شەڕ تەنها لە ئیسلاما نییە شەڕ دیاردەیەکی کۆمەڵایەتی کۆنە ئەگەر کاتەکە کۆتای بێت ئەگەدارم کەن چونکە کاتم نەگەر من شەڕ دیاردەیەکی کۆمەڵایەتی کۆنە ئیسلام دای نەهێناوە تۆ سەیکەن براکانم ڕاگەیاندن تۆ سەیری ڕاگەیاندن کەن بزانە چۆن ئیشەکەن لەسەر ئەوەی کەوا وا پیشانەدەن ئیسلام کۆیلایەتی هێناوە لە کاتێکە ئیسلام بووە هاتووە سەدان ساڵ هەزاران ساڵ پێشەوە کۆیلایەتی هەبووە ئەڵەن ئیسلام هاتووە ئیسلام شەڕ و سەربڕین داهێناوە لە کاتێکە ئیسلام هاتووە بووە سەدان ساڵ و بەڵکو هەزار ساڵ و هەزاران ساڵ پێشەوە ئەوە هەر هەبووە بەڵام زۆرێکیان بە خەڵکیش قەناعەتیان پێ کردووە زۆرێک لە تاکەکان وا قەناعەتیان وایە جا بۆیە شەڕ دیاردەیەکی کۆمەڵایەتی کۆنە تازە نییە ئیسلام دای نەهێناوە پاشان بینە سەر شەڕ لە کتێبەکانی پێش ئیسلامە ئەگەر سەیری تەورات بکەین دەقێکمان خوێندەوە لە دەرسەکانی پێشووە لەو دەقانی ترکەوە هاتووە ئەڵێ ڕۆیشتن تاوەکو گەیشتنە لای موسا و هاڕون دەقەکە عەرەبی لە بەردەسمە من بە کوردی بۆتانی خوێنمەوە پاشان ڕۆیشتن هەتاوەکو گەشتنە لای موسا و هاڕون و هەواڵیان پێدان کە چی ڕوویداوە ئەفەرمێ بەڵێ أفرمي ليتقلد كل واحد منكم سيفه وتقلد داود سيفه وصعد وراء داود نحو 400 رجل ومكث 200 مع
ئەمتیع داو شمشێری هەڵگرت 400 چەکدا لە دوایەوە شمشێریان هەڵگرت پاشان ڕۆیشتن خەڵکێکیاندا بەر شمشێر و کوشتیانیان و هەروەها لە سفری ملوکی دووەمە ئیصحاحی سێیەمە نسێکی تێدایە بۆ سەربڕین و بۆ کوشتن و بۆ شەڕکردن نسێکی زۆر زۆر بێمە بۆ سەر ئینجیل لە ئینجیلە ئەوەی معروفە خەڵک ئەڵێن لە ئینجیلە هاتووەڵێ زلەیەکیاندا لەم لاکات ئەو لاکەشی لێ بکە زلەیەکت پیا بکێشێ نسێکتان بۆ خوێنم ئەمە نسی ئینجیلە بەدەستی خۆم لە ئینجیل دەرمهێناوە عیسا ئەڵێ هەر کەسێ دای لە گۆنای ڕاست ئەوە تۆ گۆنای چەپیشی لێ بکە بەڵام هەر لە ئینجیلە هاتووە ئەڵێ لا تظنوا أني جئت لأرسي سلاما على الأرض وانەزە من هاتووم ئاشتی لەسەر زەوی بەرپا بکەم بەڵکو نەهاتووم بۆ ئاشتی بەل سەیفەن هاتووم بۆ شمشێر هەناڵن پێغەمبەر فەرمووی بعثت بالسيف والله ئەوە يعني بعثت بالسيف ئەوە تەوراتە ئینجیلە أو إنجيلة عهد جديد من يعني إنجيل الله بل سيفا يعني بل جئت بالسيف فإني جئت لأجعل الإنسان على خلاف مع أبيه هاتم إنسان كما دجمني باوكي إنسان كتش كما دجمني دايكي بوك كما دجمني بوك خسوكاني خوي وهكذا يصير أعداء الإنسان أهل بيته وإليب كما إنسان بيت الدجمني خاو خانواده وخاو خزانك يخوي جئت فرقا بين الناس هاتم خلاف جوازيكم بين خلقه أو بريتيا لا إنجيل بينه بو شر لبيش إسلامه أوين معروف أخوتنا زان عرب هي السنوية كان باراستوا وغير عربيش لشار الثاني تكان لشر سنوية أنا باراستوا أجر تماشي كتبي كويلات يكبكن لو أنا باسي قلانك على بيشترى الشر يعني شون كردوه ديلي شر يعني شيبيا كردوه وحشي قريبه يعني كردوه هل بو أنا شيء بيجرينه باسي بكين أو أنده وحشي قريبه وهل وها أما جبوب كم بيغمراني خو عليهم الصلاة والسلام سرباري وجهاد يعني كردوه سيري هم قرآنك سيري جانا ما هم ينكا دعويان بتشي دس بيا كردوه هذا يبين بلين چ پێغەمبەرێک شکەبن لە قورئانە یەکسەر شەڕی کردبێ لەگەڵ قۆمەکەی خۆیە پێشەوەی گفتوگۆ مناقەشە فرعون یەکەم جار موسا نەچوو بە لای ئیبراهیم عەلەیهی السەلام نەچوو بە لای نمرود پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام پێشەوەی جیهاد کە لە دژی کوفار لەگەڵیانە گفتوگۆی نەکرد قسەی نەکرد ئەوە خاڵێک گرنگ بێ لەلاتان پێغەمبەران عەلەیهیم السەڵاتو وەسەلام پێش جیهاد گفتوگۆیان لەگەڵ گەل و قۆمی خۆیان نەکردووە عەفوەن بۆیە ئەبەم قۆناغەی پێغەمبەران ئیسلامیش جیهادی هێنا بە بەڵگە بە دەلیل بە ڕوونکردنەوە بەڵگە و دەلیل و ڕوونکردنەوە سوودی نەبوو ئەوسا جیهادیشی شەرع کردووە بەو شێوە جوانە ڕێکەیکەوە بەو شێوازە جوانە ڕێکەیکەوە لە قورئانە ڕوونی کردووەتەوە و قورئان پڕە لە مناقەشەکردن محاجەجە کردن لەگەڵ بێباوەڕانە لەگەڵ ئەهلی کیتابە لەگەڵ بێباوەڕان و لەگەڵ ئەهلی کیتابە بۆ قورئانە فەرمێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة خەڵک بانکە بۆ ڕای ڕێگای خوا بالحكمة بەدانایی دانای ئەوەیش لە جێی خۆی دابنی والموعظة الحسنة ئامۆژگاری جوان چاک وجادلهم بالتي أحسن مجادلەیان کە بەوەی کە باشترینە بالحسن یا أحسن بە باشترین شێوە مجادلەیان لەگەڵا بکە ئەڵێن ئیسلام بە شمشێر بڵاو بۆ تۆ بەڵێ بە شمشێری حکمت بە شمشێری الموعظة الحسنة بە شمشێری جادلهم بالتي أحسن بەڵێ ڕاستە بۆ بڵاو بۆ تۆ سەردەمی تازەش بڵاو بوونەوەی ئیسلام لە سەردەمی نوێ شاهیدە لە سەری شمشێرەکەی ئیسلام بریتیە لەم شمشێرە بەڵێ ئیسلام بەم شمشێرە بڵاو بۆ تۆ ئەڵێن کاتەکە تەواو بوو آخر دەرسمان إن شاء الله دعاء نوجي عشاء بحول قوتي خواه تبارك وتعالى وأويك لبردسمانا إيقوشيرينو خزمتاني أكينو بورقش هالا بردستانا ودعوي موفقين لفرودقاركين بفضل وكرمي موفق من كابور زماني خوي حقا تسر زبان من أمانا أويك هول من داوى وكومن كردوتوا أقر حق صوابك تدابي خو فضل إخوايا
هرنا حقيقي شي تدابي أو لنفسي خوموانو شيطان ويا خو بيغمرك لي بريئا. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك. بل نقذف بالحق على الباطل فيدمغه فإذا هو زاهق ولكم الويل مما تصفون.